لەخوای گەورە داواکارین بە ناوجوانەکانی بە صیفاتە بەرزەکانی طاعەت و عیبادەتی ئەو مانگە لە هەموو لایە قبوڵ بکات و ئەوەندە ڕۆژی کەماینە خوای گەورە تێیدا موفەقمان بکات کە بتوانین زۆرترین و چاکترین و باشترین عیبادەت پێشکەشی خوای گەورە بکەین و خوای گەورە لە گوناحی مردووەکانمان خۆش بیت عاقبەتی ئێمەش خێر کات هیدایەتی گەنجەکانمان بدات ڕەحمێک بە اختیارەکان و بە نەخۆشەکانمان بکات ئامین. خۆشەویستان، خوای گەورە ئینسان و جنۆکەی دروست کردیە لە بۆ عیبادەت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای گەورە لەم ئاەتە پیرۆزە ئامانج لە دروستکردنی هەردوو بوونەوەر کە جنۆکە و کە ئینسانەکانن پەرستشە ئەنجامدانی عیبادەتە. عیبادەت خۆشەویستان زۆر لەوە فراوانترە کە ئەمە لە یەک شت کۆی بکەینەوە. هەر شتێک کە خوای گەورە یان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانیان پێ کردیە یاخود نەهیان لێی کردیە پێی ئەگوترێ عیبادەت بە هەردوو بەشەکەیەوە. عیبادەت یاخود ئەوە تێ بەلاشە ئەکرێت یاخود ئەوە تێ بە قەلبی ئەکرێتن. هەردوو بەشەکەی پێ گوتی عیبادەت، چ عیبادەتی قەلبی بیت چ عیبادەتی جەستە بیت بەلاشە بیتن. خۆشەویستان، تەمەنی ئینسان زۆر کورتە، بەڵام ئەتوانین بەو تەمەنە کورتە ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینین کە بەهەشتی نەبڕاوەیە. دنیا ماڵی ئێمە نییە، ژانێکی کۆتایی لێرە بەسەرەبەرین و کۆتایی پێدەوێت ئێرە ئەڕۆ پێچرێتەوە بە هەموو شتەوە خەلاس ئەبین. هەمومان یەک بەیەک ڕائەوەستین بەرامبەر خوای خۆمان، یەک بەیەک بانگ ئەکرین بە ناوی سیانی فلانی کوری فلانی کوری فلانی بابێتە پێشەوە. فریشتەکان ئەدبن بەرامبەر خوای گەورە ئەدێنە هەرچی چاکە و خراپە هەیە هەمووی دێتەوە بەردەمت. لۆیە تەمەنی خۆتان بە هەدەر مەدەن. ئەم سەردەمە سەردەمێکی ئاڵۆزە، سەردەمی دنیاگەریە، سەردەمی گوناه و تاوان و مەعسیەتە، سەردەمی مەشغوڵبوونە بە دنیاوە. مەشاکلەکانی بەردەم ئینسان زۆرن. ئینسان ڕۆژانە لە چەندین ڕووەوە شەیطان ئەیوێت لە خشتەی بەریت. لە فەرمودەیەکە هاتووە کە پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وآله وسلم فەرمێ المؤمن بین خمس شدائد. ئیماندار ڕۆژانە لە 5 قۆڵەوە یعنی هێرشی لۆ دێت، لە 5 لاوە مرۆڤ هەڕەشەی لۆ دێت. ئینسانی ئیماندار ئەو دەتەمەنە کە کورتی هەیە ڕۆژانە ناحەزەکانی ئیماندار هەڕەشەی لۆ دێن. یەک لەو شتانە النەفس تنازعه، ئەو نەفسێ کە لێنزیان نابیتەوە یەک لەحزەش یەک چرکەش لێنزیان نابیتەوە، ئەو نەفسە هەموو ڕۆژێ داواکاری خراپی هەیە. إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي. ئەو نەفسە بەدکاری ئینسان کە ناخی ئینساندا هەیە ئەگەر خاوەنەکەی ژیرانە مامەڵەی لەگەڵ نەکات ئەو نەفسە ئەتفەوتینی تووشی هەڵدێرت ئەکات، ڕۆژانە داوات لێ ئەکات، بەرەو ڕێی خراپ ڕێت پیشانەدات. نەفسی دەرونی ئینسان وایە، نەفس بەدکارە، بۆیە بێ زۆر ئاگاتان لێبی. هەموو ڕۆژێ هێرشت لۆ دینیت، چێ لێی قوتارە بیت، چێ ژیرە، بە دوای نەفس و نەفەس و داواکاری ئاردەکانی خۆی نەکەویت. نەفس لەبن پێت نەی لەسەر سەرت دانەنەی. خوا فەرمێت ئەو نەفسە هەمیشە هات ئەدا لە بۆشتی خراپ. ئەمە یەک. دوو کە هەڕەشەیەکە یاخود بڵێن کەمینێکە لە بەردەمی ئینسانی ئیمانداردا
والمؤمن يحسده جاري ويا هركسشي إيمان دار مسلمان إيمان دار بەڵام هەمیشە لە کەمیندا لە بۆ حەسەد بردن حەسادەت دیسان گوناهێکی گەورەیە تاوانێکی گەورەیە کە ئیمانداران تووشی ئەبن نەخۆشیشی خراپە هێشێکە لە گوناها گەورەکان ئیاکم والحەسەد پێغەمبەری خوا فەرمێت عليه الصلاة والسلام فەرمێت سێ فەرمووی تکا ئەکەم ڕەجا ئەکەم ئاگاتان لە یەکتر بیت بە حەسادەت خۆتان نەفەوتێنن ئەمە دوو سێ فەرمێت والمنافق يبغضه كسي دوروش همش الرقي لإنسان إيمان دارا رقو قين لناوناخي إنسان دا قناهش ترى لو قناهانيك إنساني أفوتينيد أوشنا حزيتوا والكافر يقتله إنساني كافر لولا وديد حزأك مسلمانك بكوشي وكو استعيبينن لهمو ولاتان لهمو شونا خربون توا لسر لعشي مسلمان متفقن هرچی كافري دنياي كدجمنيك لسر كشتني مسلمان متفقن براي داكو بابين هرچن بيدو بوتونيان جواز بيت سيما دا مسلمانك اكوجري ورا امتو چشنيه باركوين با مسلماني بكوجي اوش ديسان هر شيء كيتر لبدن انسان ايمان دار بنزامين كل فرميت والشيطان يضله دجمني بنزامين كرجانا لبو انسان ديت لبنس قولو هرش لو انسان ايمان فات شيطانيش هميشه هول ادات او ايمان داري گمراكات سري لي بشويني الريق الراسي لي ونكات ازانن هدايه سنعمتي شي قوريه او خوا برسيكي ما ايكين كخواي خون ديتي توا كخواي خو اناسين كيطاعي اكين ازانن خواناسي يشكل لنعمته هر قوره كان خوانا دەدبەهەموو کەس نادەت هەموو کەس هیدایەت کەسێک شایستە نەبیت شیاو نەبیت ئەهل نەبیت خوای گەورە ڕێگەی هیدایەتی پێشان نادا و گومڕایە کاتن پێی تەماشاکەن پێغەمبەری خوا فەرمێت لو كانت الدنيا تعدل جناح بعوضة ما شرب منها كافر قط ئەگەر ئەو دنیاە هەمووی نەک بڵێ شارك ولاتك منطقيك بيغمر أفرمت الدنيا هموي هاني هساري زوي همو أجر أرزشي هبة وقيمتي هبة برامبر بالي يك بيشولة أنك همو بيشولة يارا همو بيشولة مهمة بالي شي بيشولي كبشك لا بيشولي أجا أو قيمتها با من رجع من أدا هرتشي كافرة يقوم أويس أو زي بخواته يقوم أو يك يعني قوم أوك شايستي أو نية كسر بخواته كبيباورا بس خافر مد أو الدنيا هندق بقيمتها لو بالا بيشوليه ببهاترة لو كافرة كان يشرم بداينا بجي بخونه جانم دايني قيمتي نية بس لولاوە ئیمانی لێستاندینەوە گومڕا بووینە سەر لێ شێواون یەکداری پەرستی یەک بتی ئەپەرستی یەک قسەی ئەپەرستیت یەک مشکی ئەپەرستی یەک گامێشی ئەپەرستیت مشتێکتان لە بجەرمەوە مامۆستایەکمان هەبوو لە ساڵی 2003 لە کولیە دەستی پێگوتین لە بەغدا خەڵکی سامەڕای بوو ڕۆژێک سەفەری کرد بوو نهات لو بلين ماوك نهات لو دوامي كلي هاتوا السفر يخوي لو مجراو كتوب ولاتي هند كسولاتك زبلاح وقورو خليك اوقات 2 مليار كس يعني ولاتك بيشكوتوها تابن لروي طب قلت يك لوش السير والسباني كبينيم كشاني باس لو بجرمو لو استفادي لي بكن لو قوري خوتان لو در كبيد قوري إيمان وإسلام لوتان دركبي قلت وزيري ناوخون بيني ليشك لشعر كان وزيري ناوخو طبعا ولاتك الرجي 2 مليار بيت سلامة الله وبركاته كالرجي 2 مليار بيت ديار دبي وزيري أولاته وزيري شي مهم بيت همو وزارتك خوي مهمة
بەڵام وەزیری ناوخۆ لەوانەیە مهمتر بی لە هەندێک پۆستی وەزارەتی دیکە دەڵێ وەزیری وڵاتێک کە نزیکە ئەبێت بە 2 ملیار دەڵێ بینیم لە جادەیەک ئەڕۆیشت وەختایەک گایەک هاتە پێشی سیارەی ڕاگرت سیارەکەی ڕاگرت جەنابی وەزیر هاتە خوارێ لە پێش ئەو گای ڕاوەستا ئەو عیباتی کە ئەوان هەیتیان نوێژەشی لۆ کرد لەو گایی و دەڵێ گایەکە پیسایی کرد وچای خۆی تەماشام کردبوو پیسایی کرد دەڵێت قاپێکی وێ بوو حاضر بە سەفەری بەبەر پیسایەکەی گرت و لێ نەگەڕا بکەویتە عاردی هینا داینە سەر دەشبولی سیارەی دانا لایوانەوەش پیرۆزە وەزیری وڵاتێک لەو تاوان کە وەزیر دەبێت ئاسێکی بەرز بیت تایبەت وەزیری ناوخۆش بیت وتی لەسەر دەشبولی سیارەی دانا و دەرکەی پێوەدا و سیارەی لێ خوڕ و ڕۆیشت دەڵێمیش ئەوم گوت تەرجمانە گوتم ئەو چییە ئەو نەفەرە وەزیری ناوخۆی ئەو وڵاتەیە بەڕێزان لە چێن دەرن ئەوان لەسەر ئاستێکن یعنی پیسایی ئەو گایانە لا پیرۆزن کە ئەو گایە لایوان خوایە ئاسەی دیکەن یعنی کەسێک ئەگەر خوا ناسیت خوا گەورە چەند نزمی ئەکاتەوە چەند بێقیمەتی ئەکات چێ ینی کام کەسێ لە وڵاتی ئێمە ینی هەر کەسێک عقلشی تەواو نەبێت ئەو شتەی قبول کات قبول ناکات خۆی گەورە نعمەتی ئیمانی لەوان نەستاندیتەوە کەواتە خۆشن ئێمە لە نعمەتێکی زۆر گەورە ئەژین والله ئەو ئیمانە زۆر گەورەیە زۆر عەزیمە دەستی پێوە بگرن سوپاسی خۆی گەورەی بکەن کە ئێوەی هیدایەتدایە کە ڕێگەی ڕاستی خۆی پێشاندایە تایبەت لەو مانگە پیرۆزە خۆشەویستان کە باسی عیبادەتم کرد ئەو مانگە والله مانگێکی خاصە تایبەتە بەس بە عیبادەت بە تایبەت ئەوەندە شەوانەی کەماینە شەوی گەوهەرین شەوی زێڕینن شەوی مستەقبەل و دواڕۆژن شەوان و ڕۆژانی عمری ئینسان دەرفەتە ئەو دەرفەتە لە هەموو کەس ناڕەخسێت هەموو کەس پێی ناگات ئەم شەو ئەو ڕۆ دوای نوێژی بەیانی نوێژمان لەسەر جەنازەیە کرد بەنیاز بوو کە ئەو شەوانە عیبادەت بکات بەس بەداخەوە مردن ڕێگەی پێ نەدا زۆر کەسەیە ئێستا لەسەر جێگا کەتیە خۆزگە ئەخوا وەکو تو ساغ بایە مەسەن بێت عیبادەت بکاتن تەمان هەمووی دەرفەتە حەیات دەرفەتێکە بەر لەوەی کە مردن پێت بگات لە ساغی دەرفەتێکە بەر لەوەی نەخۆشی ڕوتێ بکات ئەو دەرفەتانی لە بەردەمی ئینسانی باوەڕداردانە خۆشەویستان بیقۆزنەوە بەو تەمەنە کورتە ڕەزامەندی خوای گەورەی بەدەست بێنن لێە ئەو دەشەوانەی کەماینە بیکەنە شەوی دوعا و پاڕانەوە دەرفەتە والله تشتێک ناو دڵتدا هەیە ناو ناختدا هەیە بینی خۆت و خوای خۆت باز بکە بەخوا جوابەت ئەداتەوە بەخوا ئەتبینیت بەخوا ئاگەی لە تووە زۆر کەس ئەڵێ باشە مامۆستا زۆر داوا کەم وەڵامەکەم وەرنەگرتیە والله وەرت گرتیە بەس ئەتوو هەست پێ نەکردیە لێ خۆشەویستان دوعاش لەو کەسانە بکەن کە کەسی خێرخوازن کە دەستکراون کە یارمەتی فەقیر و هەژار و موسڵمانان ئەدەن دوعا لۆ کەس و کار و لۆ خۆتان و لۆ مستەقبەلی خۆتان بکەن ماڵ و منداڵتان بکەن و دەستخۆشیم هەیە بۆ ئەو هەموو خێرخوازانەی کەوا ساڵانە لە مانگی ڕەمەزان و غەیری ڕەمەزان دەست و ماڵیان کراوەیە لە بۆ فەقیر و هەژاران خوای گەورە لێیان قبول بکات موفەقیان بکات خوای گەورە بەرکەتە ناو ماڵ و منداڵ ناو ڕزق و ڕۆزیان خوای گەورە عاقبەتی هەموو لای خێر بکات ئێوە زۆر بەخێر بێن خوای گەورە پاداشتی ئێوە داتەوە و بەرایانمان لە دەستگای خێرخوازی بەخشین کە شەو و ڕۆژ خەریکن وەکو سەربازێکی ون ئیش ئەکەن کار ئەکەن واللهی ماندوو ئەبن واللهی خەم و خەفەت ئەبینن کاتێک کە شتێکی ئاوا ئەکەن ئەوە شەو نخوونی بە دیارەوە کراوە مادیبوون بە دیارەوە کراوە برایانمان لە هەولێر ڕاهاتوون لۆ چه هاتوونە ئەوانش ئانەوێت لەو خێرە بەشدار بن کە دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیاندیە و کە وەکو ئەخلاقێکی خۆیان ساڵانە و ڕۆژانە و مانگانە بە ئەرچی خۆیان هەڵ ئەستن ئەوانیش جێگەی دەستخۆش و سوپاسن جێگەی ئەوانە کە دوعایان لۆ بکەن کە ئەوانیش خوای گەورە تەوفیقی ئەوانیش دات
لەسەر ئەم کارە بەردەوام بن زۆر بەخێر بن سەرچاومان خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە ئینشاء الله تاعەت و عیبادەتی ئەو ماگەڵە قبوڵ بکات آمین والحمد لله رب العالمين